کاک جەلال لە سەرەتای دامەزراندن و دروستبوونەوەی هێزی چەکداری یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگەی مەفرەزە سەرەتایەکان بوو، هەموو گەنجێتی و لاوێتی خۆی بەخشیە خەباتی نەپساوە و درێژخایانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵقی کوردستان. کاک جەلال پیاوێکی زۆر خۆشەویست بوو، سەرکردەیەکی عەسکەری بەتوانا و لێهاتوو بوو، خۆشەویستی ناو جەماوەر بوو، خۆشەویستی ناو هاوڕێ و ناو پێشمەرگەکانی بوو. ئەمڕۆ 27 ساڵتەیە پەڕێ بەسەر شەیدبوونی کە بەداخەوە بەدەستی تاریک پەرستەکانی ئەو سەردەما شەید بوو بۆ دیفاعکردن لە خەڵکی کوردستان و کەرامەتی خەڵکی کوردستان. و یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنێکی زۆری بەخشیوە بە خەڵکی کوردستان بۆ بەدەستهێنانی ئازادی و دیموکراتی و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان. ڕۆژ نییە یادی هاوڕێکانمان نەکرێتەوە، هەموو ڕۆژەکان ڕۆژی شەیدبوونی هاوڕێکانمانە لەوەتەی دروست بووە. بۆیە من دەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ڕووبارێ خوێنە. ئەم دەستکەوتەی کە ئێستا لە باشووری کوردستانە هەیە لە سەدا 75 بەرهەمی خەبات و تێکۆشانی پێشمەرگە و یەکێتی نیشتیمانی کوردستانە.